بسم الله الرحمن الرحيم. دیار ئەوەی کە هاتبوو نوێنەریەکێتی ئەوروپا بوو لە هەرێمی کوردستان و ژمارەیەک لە قونسوڵی وڵاتانی ئەوروپی لەگەڵدا بوو، قونسوڵی فەڕەنسا هی، ئیتالیا هی، هۆڵندا هی، بەریتانیا، سێ چوار وڵاتی دیکەش. پەیامێکیان پێبوو کە دیارە پەیامەکاندا بە ئێمە. کورتەی پەیامەکە ئەوەیە ئەوان بەتەنگ بارودۆخی سیاسی و ئابووری هەرێمی کوردستانەوەن و گوتیان ئێمە هاتووین کە لەگەڵ لایەنە سیاسیەکان دابنیشین و لەگەڵ سۆرەکی حکوومەتی دانیشتوین و دووبارە دادەنیشین بۆ ئەوە کە ئێمە هاوکاری تام بکەین هەم بۆ دەربازبوون لەو بارودۆخە سیاسیە ناهەموارە کە بە زیانی زۆری خۆتان تەواو دەبێت لە ڕووی ئابووری، لە ڕووی ئەمنی، لە ڕووی ئاشتی کۆمەڵایەتی نێوخۆتان و هەم بۆ دەربازبوونتان لەو قەیرانە ئابووری کە تێکەوتون. دیارە من نازانم کە لەگەڵ سۆرەکی حکوومەت چیان گوتووە چی دەڵێن و چۆن دەتوان هاوکاریمان بکەن. ئەوە قسەی ئەوان گوتیان ئێمە بۆ ئەوە هاتوین و لە پەیوەندیتان لەگەڵ بەغدا گوتیان ئێمە هاتوین ئەوە تاکید بکەینەوە کە ئێمە وەکو یەکێتی ئەوروپا لەگەڵ یەکپارچەی عێراقداین، لەگەڵەوە داین کە ئێوە لە چوارچەی عێراقدا مامەڵەتان لەگەڵدا بکەین و بەنسبەت ڕیفراندۆمە گوتیان ئێمە ئێستا لەگەڵی دانین، بەڵام ڕەنگە لە داهاتوودا ڕێئیمان بگۆڕە، بەڵام ئێستا لەم ئانوساتەدا لەگەڵ ڕاپرسی گشتی دانین بۆ سەر بەخۆی کوردستان. تقریبا ئەو خولاسەی قسەکانی وان بوو. من سوپاسم کردن، گوتم زۆر سوپاسان دەکەین، ئێمە وەکو هەرێمی کوردستان سوپاسی هەموو وڵاتانی ئەوروپا دەکەین و هەموو ئەو هێزانەی کە یارمەتی ئێماندا لە شەڕی دژی داعش و ئێستاش فعلا ئێمە لە قەیرانێکی سیاسی و ئابووری سەخت داین. ڕۆژانە خەڵکمان دەڕوا سەری خۆی هەڵدەگرێت ئەم وڵاتە بەجێ دێڵێ لەبەر بێزاری، لەبەر ناچاری و ڕۆژانە جەنازەمان بۆ دێنەوە و دیسان دەستمان لەسەر دڵمانە کە تووڕەی و بێزاری خەڵک بتەقێتەوە بەڕووی ئەم واقعەدا. بۆیە ئێمە سوپاسان دەکەین کە هاوکارمان بن، دەستبارمان لەگەڵ بگرن، هەم بۆ تەبایی سیاسی و هەم بۆ دەربازبوومان لەو قەیرانە ئابووریە و بۆ مامەڵەش لەگەڵ بەغدادا ئەوە بۆ چوونی ئێوەیە. بەڵام بە هەر حاڵ ئێمە دیارە باسی ئەوەشان کرد کە ئەمڕۆ پێمان خۆشەوە بدێ شاندێکتان دەچێت بۆ بەغدا لەوێ گفتوگۆ بکات لەگەڵ حکوومەتی بەغدادا، بەڵکو بگەن ئەنجامێکی باش. دیارە ئەوان لە گۆشەنیگای خۆیانەوە قسەیان کرد، ئەوە خولاسەی قسەکانی ئەوان بوو. ئێمەش دیارە سوپاسمان کرد و مامەستا لەبارەی پرسە ڕیفراندۆمەوە وەڵاهی گۆشەنیگای ئێمە من لە حەقیقەت لە قەزەی ڕیفراندۆم و ڕاپرسی من تەییدم کرد، گوتم پێم وایە، پێشتریش من عەرزی جەنابی کاک مەسعودم کردووە کە ئێمە بۆ ئیعلانی دەوڵەتی کوردی و سربەخۆیی هەرێمی کوردستان پێویستیمان بە کۆمەڵێک پێشەکی و زەمینە سازی هەیە. پێش هەموو شتێک تەبایی سیاسی و پاشان دیبلۆماسیەتێکی یەکگرتوو کە وەکو هەرێمی کوردستان قسە بکەین لەگەڵ وڵاتاندا و جۆرێک لە پاڵپشتی نێودەوڵەتیمان دەبێ هەبێ و پاشان ژێرخانی ئابووری سەرپێی خۆمان بوەستین و هێزێکی عەسکەری بە دامەزراوە کراومان هەبێ. پێویستە ئەو پێشەکیانە هەبن ئەمجا بەرەو سەربەخۆی کوردستان هەنگاو بنین، ئەگەرنا بە بۆ چۆنی من شتەکەمان زیاتر وەکو شیعارێک دەمێنێتەوە نابێتە کردان.